پێشمەرگە بە پارچەچەکێکی سینی ژەنگاویەوە ڕوبەڕووی داعش بوویەوە و سەرکەوت کەچی بە ملیۆنان دۆلار و هەزاران پارچەچەک بۆ ئەو هێزە وەرگیراوە و هیچی دیار نەماوە. لەلایەک داستانی پڕسەروەری و لەلایەکیش دزینی چەک و دۆلار بە ناوی پێشمەرگەوە. ئەمە چۆن و کێ کردوویەتی؟ ئایا ئەو بەرپرسە ئەمنی سلێمانی کێیە؟ لەسەر ئەو دۆسیەیە دەست بەسەر کراوە. ئەندامانی لیژنەی لێکۆڵینەوە لەسەر ئەو بەرپرسە کێ بوون؟ بە بڕیاری کێ لیژنە پێکێنرا؟ لە تیوارەوە زانیاریەکان دەخێنە ڕوو. لە دوای دەستبەکاربوونی بەرپرسی نوێی دەستگای هەواڵگری پێشمەرگەی یەکێتی، لیژنەیەک پێکێنراوە بۆ لێکۆڵینەوە لە کاری بەرپرس و جێگرەکەی پێشووی کە جەلالی شێخ ناجی و لیوا سەلاح بوون. لیژنەکە پێکهاتبوون لە هەرێکە لە عەمی سیروان کەریم و گۆران ئازاد و پۆڵۆی شاڵاوی عەلیاسکەری کە لە کۆتاییدا ئەنجامی شۆکهێنەر دەست لیژنەکە کەوتووە کە بەم شێوەیەیە. لە لێکۆڵینەوەکەدا ئەفسەران و پلەداران هەموو بەڵگە و دیکۆمنتەکانیان خستووەتە ڕوو لا سەردەستگای هەواڵگری پێشمەرگە و ئاماژان بەو هەموو هاوکاریانەی هاوپەیمانان کردووە کە پێشکەشی هێزەکانی هەفتای کردووە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر و داعش. بەڵام هیچ کام لەو هاوکاریانە نەگەیشتوونەتە دەستی هێزەکانی پێشمەرگە و دیار نەماون. ئایا ئەو هاوکاریانەی هاوپەیمانان پێشکەشی هێزەکانی هەفتای یەکێتی کردووە چین؟ هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە سەرەتای هاتنی داعش بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هێزە تاریکپەرستە چەندین هاوکاری جۆراوجۆری مادی و معنەوی و پێداویستی سەربازی پێشکەشی دەستگای هەواڵگری پێشمەرگەی سەربا هێزەکانی هەفتای کردووە کە پێکاتوە لە پارە و ئۆتۆمبیلی سەربازی و مەدەنی و چەکی سووک و قورس و هیچی بەسەر هێزەکانی پێشمەرگەدا دابەش نەکراوە کە ئەو هاوکاریانە پێکاتون لە 140 ئۆتۆمبیل، هەروەها مانگانە 350 پارچەچەکی جۆری M4. هەر ئەمەشنا بەڵکو هەوپەیمانان لە سەرەتای هاتنی داعش تا کۆتایی پێهێنانیان بودجەیەکی کراوە نەسرەی فریان پێشکەش بە دەستگای هەواڵگری پێشمەرگەی سەر بە هێزەکانی هەفتا کردووە. دواتریش مانگانە بڕی 9 ملیار دیناریان پێشکەش بەو دەستگایە کردووە. ئەوە جگە لە 370 پارچە زەوی گرانبەها کە بە ناوی پێشمەرگە و شەهیدانەوە وەرگیراوە و کەسیش لە کەسوکاری شەهیدان لێ سوودمەند نەبوون. جێگەی ئاماژە پێکردنە جەلالی شێخ ناجی بەرپرسی پێشووی هەواڵگری پێشمەرگە کەوازی لە پۆستەکەی هێناوە بەشێکی زۆری هاردوو زانیاریەکان و دیکۆمنتەکانی لەگەڵ خۆی دابردووە. وەرگرتنی ئەم هاوکاریە زەبەلاحانە لە هاوپەیمانان کە تا ئێستا چارەنووسی دیار نییە بووەتە هۆی تووڕەکردنی بەشێک لە بەرپرسانی سەربازی یەکێتی و بۆیە لەژێر فشاردا بافڵ تاڵەبانی بڕیاری پێکێنانی ئەو لیژنەی داوە بۆ ئەوەی لێکۆڵینەوە لە ئامۆزاکەی بکات کەچی ئەنجامەکان بۆ ئەو تەنانەت لیژنەکە شۆکهێنەر بوو. دوای ناکۆکیەکانی بافڵ تاڵەبانی لەگەڵ ئەژی ئەمین سەرۆکی دەستگای ئاژانسی پاراستن و زانیاری سڵاش زانیاری بافڵ تاڵەبانی جەلالی شێخ ناجی یەکێک لە کەسە نزیکەکانی کە تاڵەبانیە با بڕیارێکی حیزبی لە شوێنی سەرۆکی دەستگایەکە دەستیشان دەکات. بەڵام تا پێش دەست بەسەرکردنی جەلال شێخ ناجی هیچ مەرسوومێکی هەرێمی بۆ جەلالی شێخ ناجی دەرنەچوو.